ئەو کەتەم باش بینەکانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە دڵخۆشحاڵم بۆ جارێکی تران بە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، هەفتەی ڕابردوو چاوپێکەوتنێکم بوو لەگەڵ بەڕێز ئەنوەر حوسێن بازگر ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی سەبارەت بە هەلومەرجی عێراق. وەرەو کاتێش بڕیارماندا کە لەم هەفتەدا لەسەر هەلومەرجی هەرێمی کوردستان قسە بکەین. هەرێمی کوردستان بۆ خۆی وەزیەتێکی جیاوازی هەیە، ئەگەر زۆر جار تحتی تاثیری یا تاثیر لە حکوومەتی لە ناوەند وەرەگرێ، بەڵام بۆ خۆی شوێنی ڕەواکتی دیپلۆماتیکی هەیە، سەردانەکات چ ناوچەی چ هەرێمی و چ نێودەوڵەتی، هەندێک داهات و شتی خۆی هەیە، پارلمانی هەیە و وەزیر و هەموو ئەو شتانە لە هەرێمی کوردستانە بەڕێوە چێ هەر بۆ بۆنەوە تایبەتمەندی خۆی هەیە. گەر ئێمە قسە لەسەر هەرێمی کورد پرسیارەکانم لەگەڵ کاکەنوەر لە بابەت مەسەلەی هەرێمی کوردستانەوە دەست پێ یەکەین. کاکەنوەر گیان بەخێر بێن بۆ ئەو بەرنامەیە. زۆر سپاس کاکە بۆ تۆ بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. زۆر سپاس. کاکەنوەر، بەگشتی پێم پێش بۆ بەرنامەکان سەبارەت بە هەرێمی کوردستان وەزعی چۆنە، لە شەرایەتێکایە باسێکی کورتمان بۆ بکە، جا دوایە چینە سەر پرسیارەکان. وەڵا کاک لە ڕاستیە هەرێمی کوردستان ڕەغمی ئەوەی کە جەنابت باس کردی فاکتۆرێکە لە ناوچەکە و ئەزموونێکە بە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستان و بە دوای ڕوخانی ڕژێنی بەعس فاکتۆریەتی وەرگرتووە، واقعیەتی وەرگرتووە و لە هەمان کاتە هێشتا بەشێکی خەڵک پیان وایە لە ناوچەکانی باشوور و ناوەڕاست و وڵاتانی مەنتیقەکە ئارامترە و جۆرێک دیموکراسی تێدا بەرقەرارە. بەحاڵ خەڵک قوربانی زۆری بۆ داوە و مەسەلە زەحمەتی زۆری پێوە کێشاوە. ئەوە دیوە پۆزتیڤەکەی، دیوە نێگەتیڤەکەی بەداخەوە بێ بڵێم کە لە ماوەی ڕابردوودا بەردەوام بە تایبەتی لە بەدوای سەرهەڵدانی شەڕی داعش و بەدوای ئەوانە کۆمەڵێک قەیرانی ئابووری یەخەی هەرێمی کوردستانی گرتووە کە ئەوانە کاریگەری زۆر لەسەر ژیانی گوزەرانی خەڵک داناوە و لەگەڵ ئەوەشە لە چەند ساڵی ڕابردوودا قەیرانەکانی نێوان بەغدا و هەولێر بە دەستپێکردنی کۆتایی هاتن بە ئابووری سەربەخۆ و فرۆشتنی نەوتی سەربەخۆی هەرێمی کوردستان و ڕاوەستانی نەوتەکە لەلایەن دادگای پاریس و بە فشاری حکوومەتی عێراقی و دوا بە دوای ئەوە قەیرانی دارایی و نەبوونی بودجێ پێویست بۆ موچە و بژێوی ژیانی خەڵکی کوردستان، قەیرانەکانی نێوان هەرێم و بەغا تا دێخۆتر بووەتەوە و دەخالەتکردنی دادگای فیدرالی بۆ سیاسیەکەی و فشارەکانی لەسەر هەرێم بۆ لەناردنی موچە و بۆ داخستنی پەرخستنی پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان هەموو ئانە قەیرانەکانی قوڵ کردەوە و کێشە ملیانەکانی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستانیش لەسەر پرسی کۆتاکان و لەسەر کاتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لەسەر مەسەلەی نەوت و لەسەر مەسەلەی تەشکیلەی حکوومەت و زۆر بابەتی تر بە چەندین مەرحلەی جیاواز تێپەڕیوە. ئێستا بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان ئارام نییە و جێگای نیگەرانیە، بە تایبەتی لەو فشارانەی کە لەلایەن ئێران و تورکیا لەسەر هەرێمی کوردستانە بۆ فشارە زۆرانەی حکوومەتی عێراق و دادگای فیدرالی هەرچەندە هەوڵ هەبووە جەنجال دانووسان هەبووە لە نێوان هەردوولا، بە تایبەتی هەولێر و بەغا بۆی کە بگەنە ڕێکەوتنێکی ئەوە، بەڵام هێشتا حکوومەتی عێراقی پێی وایە کە هەرێمی کوردستان هەمووی التزاماتەکانی جێبەجێ نەکردووە. ئەمە حەقیقەتی تایە، بەڵام پێم وایە هێندەی فشارەکان سیاسین و بە دەخالەتی ئێران و تورکیایە، هێندە واقعیەتی تیان نییە، بەڵام لەگەڵ ئەوەشا بەشێکی زۆری ئەم بەرپرسیارەتە ئەکەوێتە سەر خودی حکوومەتی هەرێمی کوردستان، ئەکەوێتە سەر دوو حیزبی سەرەکی، یەکێتی و پارتی کە نەیانتوانیوە هەرێم لەم قەیرانە دەرباسکەن و بارودۆخ و گوزەرانی ژیانی ئابووری خەڵک باش بکەن. بۆیە خەڵکێک چاوەڕوانی هەڵبژاردنەکانێک کە وا بوو لە مانگی خزێرانی ئەم ساڵ بەڕێوە بچێ بۆی گیرۆفتەکانەوە نەکرا. ئێستا تازەترین بڕیارەوەیە کە نێچی بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە نهێنی دوور لە چاوی کامێراکان سەردانی لایەنە سیاسیەکانی کردووە، وا بۆ ئەم ڕاستپێنی بێتە سلێمانی دیسان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان
بۆی کە کاتێکدانن تەوقیتی کاتێکدانن بۆ پرۆسەی هەڵبژاردن کە زۆر ئیمکانی هەیە مانگینەوە یا سەرەتای مانگیدا بەڕێوە بچێت کە بۆ خۆشم پێم وایە هەڵبژاردنانە دیسان ناتوانێت هەرێمی کوردستان لە هەموو ئەزمە و کێشەکان و گرفتەکان دەرباز بکات. الان دەنگم هەیە بۆ لایەوە کاکەم. بەڵێ من دەنگەکەم بەسرا بوو هەروەک ئاماژەم پێکردەوە بە زۆر خاڵی دەرەکی ئاماژەتان کرد چ حکوومەتی ناوەند و چ هێزەکانی ناوچە تورکیا ئێران و زۆر شت لەو بابەتەوە تەقەن بۆ خۆی ناوخۆی کوردستانیش لەو مۆزوعات تاسیری هەیە بەتایبەت دوو حزبی سەرەکی پارتی و یەکێتی ئەوانە چۆن نەتوانن بگەنە تەوافتەیە یا بگەنە ڕێکەوتێک کە ئەو فشارانەی وا ئێستا کە بەڕاستی لەسەر ئەوان نییە لەسەر حکوومەتە کە بەشێکی هاتوۆتە سەر خەڵک کەمی بکەنەوە و ئاسانتری بکەنەوە. لە ڕاستیە خۆی ئەوان هەموو هەر لە بیدایەتەوە ئەو کارە بکەن و هیچ ڕێگا چارەیەکی تریشیان نییە تا لە حاکمیەتە بن. بەڵام گرفتەکە ئەوەیە ئەوان لە ڕاستیە هەلومەرج و بارودۆخی سیاسی و ئامودی کۆمەڵایەتی خەڵک جۆرێکە و ئەوان دیعایشتێکی ترەکە قسەکەوەی ئەوانە بێ ڕەخنە لە خۆیان بگرێن و ئەو شکستانی کە هەیە بیخەنە سەر خۆیان و باڵەکەی بخەنە بری خۆیان و قبوڵی کەن بەوەی کە ئێستا خەڵک پرسیارەکات تۆ لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا چ خێرە نەوتیشت فرۆشتۆڵی 23 ملیاریش قەرزدارە چ خێرە مەسەلەن لە 3-4 ساڵی ڕابردوودا تەنها بەشێکی زۆرینەی موچەی خەڵک پاشەکەوت کراوە و لە هەمان کاتە هێشتا لە دوای 30 ساڵ هێشتا خەڵک کارەبای نییە لە کارەبایەکی محتەرمانە نییە لە بەریاب حەسێتەوە ئەوەدا لە چەمچەمان مەسەلەن خەڵک گرفتی ئاو خواردنەوەی هەیە کە چەمچەمان ڕەمزی قوربانیدانی هەرێمی کوردستان بۆ دژی بەئەس مەسەلەی گەندەڵی و نائەدالەتی ئەمانە هەمووی بێوان هەواڵەکەی بخەنە ئەستۆی خۆیانەوە ڕاستە فاکتەرە دەرەکیەکان ئێمە پێمان وایە فاکتەرە دەرەکیەکان ڕۆڵێکی تەواو نێگەتیڤیان هەیە بەسەر ژیانی خەڵک و بەسەر حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەوە دروستە بەڵام هەندێکیش لەمانە کارمی خۆیان دروستیان کردو بەڵگیان داوەتە دەستەوە مەسەلەنەوەی کە ڕێک ناکەون لەسەر کورسی کۆتاکان کەیسەکە چێتە دادگای فیدراڵی وەلی عێراقێک لایەکاتەوە ئەوەی کە تۆ پەرلەمانەکە ناتوانێت پەرلەمانێکی شەفاف و ئازا و جەری بێ و ڕێک ناکەون فراکسیۆنەکان لەسەر کاتی هەڵبژاردن دەرگای فیدراڵی یەک لایەکاتەوە ئەوەی کە تۆ مەسەلەن خۆ دەڵێ ئابووری سەربەخۆم هەیە و پێویستم بە عێراق نییە و ریفراندۆمەکەی دوایش بە ناچاری مەسەلەن دەتەوێت لەگەڵ عێراق ڕێکەوی ئەمانە پێویستی بەڕوویا و ئاتیش و وردبینی دروست هەیە مثلا حکومەتی هەرێمی کوردستان کە ئەیزانی ناتوانێت ئیدارەی وڵاتەکەی بە ئەبوو لەگەڵ حکومەتی عێراق هەنگاو بە هەنگاو ڕۆشتای پێشەوە بەڵام مەسەلەی ریفراندۆم هەموو پەیوەندیەکانی تێکدا و لە ئاستی ناوچەی و نێودەوڵەتی بۆیە مەسەلەن بەشێکی ئەمە هەتا یەکێتی پارتی ئەتراف نەکەن بەوەی کە لە بەهەڵا ئیدارەیە وڵاتیان کردووە و گرفتەکان بەشێکی لەمری ئەوانە و ئەبێ مەسەلەن استراتیژ و ڕێگاچارەی تازە نیشاندن بۆ حەلکردنی ئەم گرفتانە بە نەزەری من ئەم بەدبەختیە بەردەوامە بێت ئەوە تریشی کە پەیوەندی بە عێراقەوە هەیە حکومەتی عێراقی ئەوێ هەرێمی کوردستان لە قاڵبدا لە مەنگەنەی بە نە پەرلەمانەکەی بمێنێ نە سەرۆکی حکومەتی بمێنێ نە هیچی نەمێنێ ئەو پێی وایە تەنها سەرۆکێکی هەرێم و شارەوانیەکان کافیە و ئێوە خەڵک ناچاکە خۆی بڕاموچەوەردێ و ئەوێ هێزی پێشمەرگە لە یەک هەڵۆشێنێتەوە و ئەوێ سنوورەکان کۆنتڕۆڵکە لەلایەن هێزەکانی خۆیەوە ئەوێ ئاسمانی کوردستان و عێراق کۆنتڕۆڵکە و ئەوێ پەیوەندیەکان لە ڕێگای خۆیەوە بێنەوە لە ڕێگای خۆی بفرۆشێت هەموو ئەمانە ئێمە زانین کە حکومەتی عێراقی ئەکسەریەتی شیعی بە بەفشاری ئێران و تورکیا ئەیانەیە ئەو بکەن و فاکتەکەشیان یا با بڵێم ئەو کارتی فشارانەی ئەوان دایانناوە لە ڕێگای عێراقەوە لەسەر هەرێمی کوردستان بەشێکی پەیوەندی هەیە بە ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان و ئۆپۆزیسیۆنی باکوور و پەیوەندیەکانی هەرێمی سووریا دینە سەر و باسا کاکەنوەر ئێمە زانین لە دوای ڕوخانی سەدام ئەمریکا لە عێراق تاسیری زۆری بووە بۆ خۆی کەسی تایبەتی ناردووە بینی تا ماوەیەکی ێزگار زۆر بڕۆمەن سەرپەرشتی حکوومەتی کردووە دواتریش هەر
باڵێستانەکەی لەوێ بووە لەلایەن هێزەکانی هاوپەیمانیشەوە چ لەباری عسکەری و چ لەباری ئەمنیەوە ئەو وڵاتیان تاندازەیەکی زۆر پاراستووە و هەوڵیان داوە و شارانەی وا لەلایەن داعشەوە بێت کەمی بکەنەوە. لە هەرێمی کوردستان تەبعاً ئەمریکا بۆ خۆی هەر جیاواز لەوەی لە ئاسی سەراسەری بۆ خۆی دەوری بوو، بەڵام لە هەرێمی کوردستانیش بۆ خۆی دەوری بووە. بۆی چییە؟ مەسەلەن نەمابینین لە ڕۆژاوە تورکیا فشارێکی ئێزگار زۆری هێناوە بۆ ڕۆژاوە، بەڵام لە لایەکی ترۆ ئەمریکا دەست لە هێزەکانی ڕۆژاوە بەرناداد و یارمەتیانەکات و حتا بە زوێیش کەلوایە هەڵبژاردننی شارەوانەکانیان ببێت. ئەوە چییە وا لە هەرێمی کوردستان ئەمریکا چاوپۆشیەکە لەو وەزیەتەوە هاتوۆتە پێشەوە چ لە دەرەکی وە چه حکوومەتی ناوەندی؟ لە ڕاستیە پێشەوەی باسی لایەنە پۆزیتیڤەکان و چاکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەمەوە بڵێم ئەمریکا نەفریاد ڕەسە، نەدڵی بە خەڵکی کوردستان نەسووتێ و ئامادەیە داخوازیەکانی خەڵکی کوردستان جێبەجێکە بۆ تەنها بە دوای بەرژەوەندیەکانی خۆیان لێەوە ئەمەش ڕەنگە حەقێکی مەشروعی خۆی بێت. بەڵام لە دوای بەهاری 91ەوە و بە تایبەتی تر لە دوای ڕوخانی باخسەوە لە 2023 وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان بە جدی حضوری هەبووە و دعم و پشتیوانی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە بە ڕایۆشکاری سەربازی، بە چەکوچۆڵی سەربازی، بە پاراستنی لە داعش، بە پاراستنی لە حزبی بەعز لەو کاتەیە و بە پاراستنی لەو هەڕەشانەی ئێران و تورکیا کە کەم زۆر لەسەری بووە و بە ئامۆژگاری باش و بە دامی سەربازی زۆر هاوکاری هەرێمی کوردستانی کردووە. بەڵام نیگەرانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە دوای پرسی ڕیفراندۆم بە تایبەتی دەست پێەکە، ئەو بەمانایانە پێشتریش لەی هەبوو، بەڵام لە دوای ئەوەی کە وەزیری دەرەوەی ئەمریکا نامەیەک بۆ بارزانانی ئەنێرێ و ئامۆژگاری حکوومەتی هەرێمی کوردستانەکە کە لەم کات و ساتەیە ڕیفراندۆم نەکەن بە قازانجیان نییە مەترسیان لەسەر دروستەکە، بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان بەگوێی ئەمریکایان نەکرد و دوایش بینیمە حکوومەتی ئێران و تورکیا و هەموو هاتنە سەرخەت و سنوورەکانی هەرێمی کوردستان گەڕایەوە پێش ڕوخانی باس و ئەمە خاڵێک بوو کە بەنسبەت وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە پێی وابوو پێویستی بەوەیە کە ئیستێک بکات لە بەرامبەر ئەمەلێستانی حکوومەتی هەرێمی کوردستان و دوایش هیچ چەیەکی نەکرد کاتێک کە حەقی شەعبی کەرکووک و خانەقین و ناوچەکانی شەنگال و ئانیان داگیر کرد هاتنەوە، هیچ قسەیەکی نەبوو و ئەوەی ئێمە ئامۆژگاریمان کردو بەجێتان نەکردو. ئەو خاڵێکی نقطەیەکی وەرچەرخان بوو لە هەڵوێستی وەرگەڕانی هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. بەدوای ئەوە بەردەوام تا ئەم لەحزەیەش قسە بۆ تۆکەم لە هەوڵی یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان نایە لە دیواردیچێتی پارتی و مانگانە نزیکەی 20 میلیۆن دلار خەرجی هێزی پێشمەرگادا و خواردنی 100,000 پێشمەرگەشەدا و تا ئێستا سەرکەوتوو نەبوو لەم کارە. چەندین جار وەزارەتی وەزیری پێشمەرگە و لەگەڵ حکوومەتی هەرێم و لایەنەکان دانیشتووە سەرکەوتوو نەبوو. لەمەش بێئومێد بووە کە هەرێمی کوردستان ئەمە ناکە، ئەم دوو لایەنە ئەمە ناکەن. خاڵێکی ترەوەی پێی وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەندێک لە مامەڵی لەگەڵ حکوومەتی ناوەندی کەم تەرخەمە بەپێی دەستور کاری نەکردووە، وەکو مەسەلەی فرۆشتنینەوە، وەکو مەسەلەی سنوورەکان و مەسەلەی ئاسمانی عێراق و مەسەلەی پەیوەندی دیپلۆماسیەکان و زۆر بابەتی تر. خاڵێکی تر پێی وایە حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو هێزەکە لە زمانی سەڵ وزەر هەری ئێران و تورکیا ڕاکێشاوە بۆ دەخالەتکردن و بۆ زۆرتر هەژمونکردن لەسەر ناوچەکانیان کە ئەمە ڕاستە ڕەنگە بۆ تورکیا کەمتر جێگای نیگەرانی ئەمریکا بێت زۆرتر بۆ ئێران، بەڵام لە هەمان کاتە پێی وایە تەوازن تێگەدا و دەخالەتی وڵاتان زۆرترە بێ و ڕەنگە سەرێشەی زۆرتریش بۆ ئەمریکا دروست بێت. لەپاڵ هەموو ئەوانە مەسەلەی گەندەڵی و نەعادالەتی خاڵێکی گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەبەر بە قسەی ڕایۆشکارەکانی کردووە نا بەپێی ئەو ئەزمونانەی ئەوان پێشکەشیان کردووە و لە هەمان کاتا گلەیەکی زۆرتریش کە بۆ ئەوان جێی سەرنجە زۆرتر فۆکەسیەکەن سەر مەسەلەی کاری میدیا و ئازادی و گرتنی ڕۆژنامەنووسان و لێدان و ئەشکەنجەدان و مەسەلەی مافی مرۆڤ و ئازادی عەقیدە و بەیان و میدیا هەموو ئەوانە بە نظری من ئەمریکا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای سار کردوتەوە و بەشێکی زۆری ڕەخنەکانیشی دروستن. بەڵام ئەوەی کە بۆچی پشتیوانی لە ڕۆژئاوایەکەکە کە مخالفی سیاسەتی پارتی کرێکارانی کوردستان و تەیری هەسەدە و
پێداکە ئەوە لە ڕاستیە پەیوەندی بە خاڵێکیان پەیوەندی بەوە هەیە ئەوە ئێستا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا تەنها لەو ناوچانەی لە دەسەڵاتی کوردەکانە هەژمون و نفوسی هەیە ئەگەر نان لەو ناوچانەی کە بەدەست ئێرانەوەی نیەتی و لەو ناوچانەی بەدەست بەشار ئەسەدەوەی نیەتی لەو ناوچانەی تەبروسوانە کە بەدەست رووسیاوی نیەتی هەژمونی خۆی لەو منتیقەیە بۆ بەربەرەکانی لەگەڵ ئەم نافسانەی کە پێکهاتوون لە حیزب الله و ئێران و ڕژێمی سووریا و مۆسکۆ هەموو ئەوانە هەژمونی گەورەیان هەیە لەوێ بەڵام ئەوەیە کە پشتیوانی لەوانەکە بەشێکی پەیوەندی هەیە بە بیرەنەوتەکانی ڕوومیێلانەوە کە لێونەوتێکی زۆر دەرهێنرێت وەلا ئەمە کاتیشا پێی وایە ئەم هێزانە هێزێکن لە شەڕی داعش ڕۆڵی گەورەیان بینی و وەکو هاوپەیمانی خۆیان بینێت و لە هەمان کاتە پێی وایە کە بەفعلەن ئەماناتوان حکومداری بکەن لەم ناوچەیە و هێشتا سەرڕای کاگلایانی حکومەکانی هەسەدا کە ئەمریکا جاروبار گلەی لێ هەیە بە حکومەوەی هێزەکانی تر حضوریان نییە بەڵام لە هەمان کاتا پێی وایە دیموکراسی هەیە و هەندێک کات مەخیان نەکرد وڵاتێک یەکگرتووەکانی ئەمریکا هەندێک لە چەپەکانی حکوومەتی ئێستای فەڕەنسا و پاریس پێیان وایە ئەنتەرناسیۆناڵی چوارەم لە ڕۆژاوی کوردستانەوە سەرهەڵەدا یعنی ئەوەنە مەسەلەن دیفاعی لێ یەکەن پێیان وایە بزوتنەوەی چەپ حرەکەیەکی چەپە حرەکەیەکی یەکسانی خوازە حرەکەیەکی ژنانە و حرەکەیەکی دیموکراسیە و حرەکەیەکی دژی ارتجاعیە و حرەکەیەکە لەناو ئەو هەموو مشکل و قەیرانانەی وڵاتێکی وەکو سووریا مێردێک منتەقەیەک پیا بۆ کە دیموکراسی تیا چەکەرەی کردووە و حرەکەتێکی بەڕاستی چەپە و پێیان وایە وەکوتم یعنی تا ئەو ڕادەیە ئەو ئەنگەجمین بۆی ئینتەرناسیۆناڵی چوارەم لە ڕۆژاوای کوردستانەوە و لە حەقیقەتیشا یەک نمونەت بۆ بێنمەوە ڕەنگە پێدوا بێت نوختە بێت بەڵام ئەڵێن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چەند پرۆژەی داوە بە هەسەدە لە 2 ساڵی ڕابردوو لەلایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپاوە بۆ دروستکردنی چەند قوتابخانەیەک لە ڕۆژاوای کوردستان ئەو بودجەی بۆی سەرف کراوە قوتابخانەکانی پێتەواو کراوە دوایی نوێنەرەکانی حکومەتی خۆجی ڕۆژاوا حساب و کتابیانکردن تویانە ئەم پارەیە زیادە بۆ لە پرۆژەکە بەڵام ئەمریکیەکان دەڵێن 100 پرۆژێوەمان لە هەرێمی کوردستان کردووە کەچی هەروو تویانە پارەکە کەمی هەیە ئەوە نمونەیەکی بچووکە کە ڕەنگە پەیوەندی هەبێ بە نەبوونی گەندەڵی لە ڕۆژئاوای کوردستان و ئەمریکەکان فۆکەسی زۆریان لەسەر ئەم بابەتە هەیە. کاکەنەوە ئێوە بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد کە حکوومەتی ناوەند سکاڵای بردە دادگای پاریس بۆ ئەوەی کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆی هەیە بۆ خۆی نەوت فرۆشێت و بەرهەمی بێنێت و یاکو ئەوەی کە ئەوە لە چه ئاسێک هاتوانێت کاری وان بکات و لەو دادگا بڕیار درا کە نا حکوومەتی هەرێمی کوردستان بۆی نییە ئەوە حکوومەتی ناوەندە کە بڕیارەدات و ئەو دادگا ئەوەی سەلمان زۆر چاکە ئەوە شتێکی یاسایی حکوومەتی فدراڵی عێراق بەڵام هەر لە حکوومەتی فدراڵی عێراقا مەوزوعێکەیە لە بابەت بودجەوە بۆچی کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان سکاڵا نابەنە دادگایەکی نێودەوڵەتی بۆ ئەوە شکایەت بکەن کە بەشی بودجەی هەرێمی کوردستان هەمیشە بە بارەپتە گیراوە بە خەڵک نادرێت ئێستا مانگی 5 نەدراوە هۆکارەکەی چی ئایا ناتوانن ئەو کارە بکەن ئەگەر ئەتوانن بۆچی نایەکردە تا ئێستا یەکەم مەسەلەی بودجە و میزانیە پەیوەندی هەیە بە حکوومەتی ناوەندەوە بە حکوومەتی مرکزیەوە و لە دەستوری عێراقا هاتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنەکان ئیمزایان کردووە و دەستەکە دەرکەوتووە پێویستە حکوومەتی ناوەند حکوومەتی فیدراڵ بودجە و میزانی هەرێمەکان دەستەبەر بکە وەکو هەموو شوێنەکانی تر ئەوە واقع و حکوومەتی عێراق ئەڵێ ئەمە دروستەکەیەتی بەڵام هەر لە دەستورەکەیە هاتووە و لە بودجە و میزانیەی ساڵی 23 و 24 و 25 کە لە پەرلەمانی عێراقی پار ساڵ تەصدیق کراوە هاتووە لە بەرامبەرە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ هەموو داهاتە نەوتی و نانەوتیەکان و سنوورەکان و ناوخۆیەکان تەسلیمی حکوومەتی عێراق بکە کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ئەمەی نەکردووە تا ئەوانە چی نەوشتان وایە ئێوە ئاماژە مەسەلەن داهاتی گومرگەکان و سخاڵە سنووریەکانە مەسەلەن زەریبە و عقاراتی ناوخۆییە مەسەلەن هەر داهاتێکە لە پاڵاوگا نەوتیەکان و فرۆشتنی نەوت
کەوانە هەندێک جار گەشتۆتە مانگانە گەشتۆتە 700 میلیۆن دلار. هیچی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەمانە پابەند نەبوو. خاڵی دووهەم ئەوەی کە حکوومەتی عێراقی داوایەکە ئەڵێ ئەبێەوە هەموو لیستی موچە و ناوەکان بۆ من بنێرن و من وردبینیان تیاکەم و مەسەلەن خۆم ئەبێ لە ڕێگای ئەو سیستەمە بانقیەوە کە بێ و تێ تەڵتین لە ڕێگای ئەوە موچە دابەشەکەم و ئەبێ بزانم موچە بەکوێ دەم. ئەمە بەشێکی حەقیقەتی تایە. بەڵام بەشێکی ناحەقیە لەبەرەوەی بیان وایە مەسەلەن خەڵکی جۆراوجۆر لەنێ ئەم لیستانەیە هەن، بەڵام ڕخنەوە ناگرن کە ئەوان هەر ئەم ساڵ 6 میلیارد دلاریان بۆ حەشدی شەعبی تەرخان کردووە کە هێزێکی ناقانونیە میلیشیایە و هیچ خزمەتی پرۆسی سیاسی عێراق ناکات. و خاڵێکی ترەوەیە کە حکوومەتی عێراقی ئەڵێ نابێ هەرێمی کوردستان نەوت بفرۆشێت، هەرچی نەوتێک ئەبێ تەسلیمی سۆمۆ حکوومەتی عێراقی بکە و هێشتا لەسەر ئەمە ڕێک نەکەوتون. و لەلایەکی ترەوە ئەمانە دیوە قانونیەکەیەتی و لەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان چ لە دادگای پاریس دۆڕانگێتی، چ لەو دادگایی کە بۆ کەیسی غازی کۆرمۆر لەگەڵ داناغاز لە چەند ساڵەوە پێش بە 2 میلیارد دلار دۆڕانگێتی، و لە هەمان کاتدا بیبێت هەر دادگایەکی نێودەوڵەتی ئەوان ماوەڵی دەستورەکەن. حکوومەتی عێراقی بە حسابی خۆی لە ڕێگای دەستور و قانونیەوە فشارەکاتە سەر هەرێمی کوردستان، بەڵام خەڵکی کوردستان دەزانن فشارەکان لە ئێران و تورکیاوە دێت بۆ دەستەمەکردنی هەرێمی کوردستان. بەڵام قسەکەوەیە کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کوردستان بریداوە فرۆشتنی نەوتە ڕاگرتووە، لیستەکانە نێرە هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی پێی وایە ئەمانە گرفتیان هەیە بە تایبەتی لە مەسەلەی دەستگای ئەمنیەکانی هێزی پێشمەرگە. و لە هەمان کاتدا بە نەزەری من ئەوەیە کە بەشێکی کات و فشاری ئێران و تورکیایە لەسەر حکوومەتی عێراقی دایان ناوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناچارکەن بە زۆر کات وەکو دەستگیری ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵات و باکوور. ئەمانە ئێمە زانین فشارانە لە دەرەوە دێن و حکوومەتی هەردوو ئەم حکوومەتە پێیان وایە ئەمان ئەمریکیەکان لێرە هەژمونیان هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە. و زائیدەنەوەی کە جاوبا باسی کەیسی بوونی موسادی ئیسرائیلیە کرێ و باسی پشتیوانیکردن لە سونیەک لەلایەن هێزی کوردیەوە، هەمووانە بە نەزەری من فشارن لە دەرەوە دێن. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دوو ڕێگا چارەی لە بەردەمایەکان یان ئەوەی کە پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراقی بچڕێنێ و خۆی سەربەخۆشی و اقتصاد و ئابووریەک دابینەکان کە هێشتا ئەم مەجالی نیە، یان کەم لەدا بۆ سیاسەتەکانی حکوومەتی عێراقی شیعی کە مەرجەکانیشی بەسەر ئاسەبێنێ و ئەمەش مەسەرەی ئەمڕۆ نییە. ئەمانە تەراکوم و کێشە و پەیانی زۆری چەند ساڵی پێشوو هاتوتە سەر کە حکوومەتی هەرێمی کوردستان بەدیقەت نەبووە. و لەگەڵ هەموو ئەوانەیە ئێمان پێمان وایە حکوومەتی عێراقی حکوومەتی شیعی ناحەقیەکە نەعەدالەتیەکە و ئەوێ هەرێمی کوردستان تووشی قەیرانکە و ئەوێ ئەزمونەکە لە ناوبەرێ و ئەوێ مەسەلەن فشاری دەرەکی بخاتە سەر هەرێمی کوردستان و سەر ڕەخنی هەموو ئەو حەقیقەتانی کە حکوومەتی عێراقی ئێڵێوەیەتی. بەڵام ئەوان هەرێمی کوردستان بە مەترسی گەورازان لەسەر شیعە و لەسەر عێراق و لەسەر دیموکراسی لە منتەقەکەیە و هەمیشە ناشاردەوە کە کوردەکان ئیسرائیلی دووە من. ئەمە حەقیقەتی ئەم وڵاتانە بەرامبەر هەرێمی کوردستان. بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە بەشێکی زۆری ئەم بەرپرسیارەتە بە حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێت. بەڵێ لەو ماوەیەدا لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ناوەناو ناڕزایەتی لەلایەن خەڵکەوە بووە بەهۆی بودجەوە بەهۆی مەسەلەی دولارەوە جاری وایە بەهۆی ژنکوژیەوە بە زۆر شتی بابەتەوە یا بەهۆی ئەو ڕۆژنامەوانەی وە گیراون و دەستە سەرکراون ناڕزایەتی زۆر بووە. ئێستش یا خوێندکاران یان مامۆستایان لە بەشی لایەنی سۆز ماوەیەکی ێزگار زۆر دەرسەکانیان نەداوەتەوە، بەڵام نەچوونەتە سەر کلاسەکان. بەڵام ئایا پێتان وان نییە ئەو ناڕزایەتیانە خۆڵەکەی چێتەوە چاو بۆ خۆی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان لە سوورەتێکا بەشێکی هەرە زۆری ئەو وەزیەتەوە هاتوۆتە پێشەوە حکوومەتی ناوەندە ئەبووە حکوومەتی هەرێمی کوردستان هەواهەنگێکی بکردایە لەو هێزەی کە هێزی خەڵکە کەڵکی وەرگرتایە بۆ دژ بە حکوومەتی ناوەند. خەڵک داوای مافی سادەی خۆیەکە نابێت ئەمە واسێ دیگەی ئەمە خۆڵاچێتە چای خۆیەوە چونکە هەموو شارەکە حکوومەتی عێراقی دروستی کردووە. خەڵک اعتراض و ناڕزایەتی بەرامبەر بە سیستەمە باشەکانی دنیا هەیە لەو وڵاتانەی کە خۆت شایدی لە باشترین وڵاتی دیموکراسی دنیا کە زۆری خواستەکانی خەڵک دابینکراوە خەڵک دێت بەسەر شەقام اعتراض و ناڕزایەتی هەیە شت دەنووسێ قساڵێ میدیا ئازادە
خۆمانەوە نییە کە مادام خەڵک داوای حەقی بەرحەقی خۆیەکە وەکوتم تۆ لە ماوەی 33 ساڵی ڕابردوو لەم گەرمایە لەم گەرما تاقەت بکەنە خەڵک ناتوانێت کارەبایەکی بەهرەمەندانەی هەبێ و لی سودمەند بێت خەڵک ناتوانێت ئایا خواردنەوەی باشی هەبێت مەسەڵەن حکومەت چۆن 33 ساڵ ئەیبێ وڵامی خەڵک باتەوە دوای ئەو هەموو دیعایەکە ئێمە یەکەین بۆ ئازادی و بۆ ئازادی ژن عەقیدە و بەیان و ڕێکخراوە و سەندیکایی جۆراوجۆر کەچی مەسەڵەن دەیان ڕۆژنامەنووسلەمانە ڕابردوودا بە هۆکاری جیاواز گیراون لێیان دراوە سچن کراون دوایەوە زۆر بابەتی تر ئەمانە ئەبێت لە هەر حاڵەتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان مادام دیعای ئازادی و سیستەمێکی دیموکراسیەکە تەحسیل حاصڵە ئەبێ قبولی تاپی خۆش بێ ناخۆش بێت ئەمە بە شوێنی خۆی دووهان بۆ وتم حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسیەکان ئەبێ ڕەخنە لە خۆیان بگرن کە ناتوانانی وەکو پێویست خزمەتی خەڵک بکەن و ناتوانێت فەسادەکانی خەڵک دابین بکەن لە بەهداشت و خزمەتگوزاری و ئاو و کارەبا و دەرمانی پێویست و خۆشگوزەرانی و چی و لە هەمان کاتا بێ و نەعەدالەتی هێوان کۆتایی پێبێنن بۆ معلوماتی جەناب لە هەرێمی کوردستان خەریکە چینی ناوە نامێنێ خەڵکێک یان لەسەری سەرەوە زۆر خۆشگوزاران و ڕۆخاژین یان خەڵکێک زۆر لە خوارەوە بە نظری من ئەوانە بە شوێنی خۆی ئەوانە بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە خەڵک هێشتا ئیتیمای لە دەست نەداوە بۆ نیشتیمانە بەڵکو خەڵک لە یەکەی لە مێزە سیاسیانەیە کە نەیانتوانیوە وەکو پێویست خزمەتی خەڵک بکەن و نەیانتوانیوە منسەجم بن و نەیانتوانیوە بەرامبەر هەڕەشە دەرەشەکان بۆستن و نەیانتوانیوە استراتیژی ڕوویای واسەیان نەبێ بەرامبەر مامەڵەکردن لەگەڵ عێراق و لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ یەکێتی ئەوروپا وێ بە نەزەری من خەڵک لە هیچ هەلومەرجەکان نابێت بلدا بۆ فشار و سانسۆر و تاگڕەوی و نابێت لە هیچ هەلومەرجەکە قبولی بکات کە دەنگ نەکا قسە نەکا ئەوانە سادەترین بەڕێی من مافی خەڵکە بنووسێ قسە بکە خۆپشاندان بکە ئەتراز و ناڕزایی دەدڕێ ڕەخنە لە یەکێتی پارتی بگرێت لەبەر خۆیان دیعای دیموکراسیەکان لە 33 ساڵی ڕابردوودا بۆیە بە نەزەری من خەڵک حەقی خۆیەتی کە خەڵکێک کە دێتە سەر شەقام ئەومانایە نییە کە دوژمنە نەیارە خەڵکێک کە دێتە سەر شەقام ئەومانایە نیە دژی حکوومەتی هەرێمی کوردستان و دژی نیشتیمان نەدەوە بیر و بۆچوون بیرواوەڕانێتی بەڵکو سادەترین مافێکی پێداوایەکە لە بەرامبەر پێداویستەکانی ژیانی بۆ دابین کرێت خواستەکانی بۆ دابین کرێت ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان هەکرێت جۆرشکە بیرکاتەوە بەڵام تۆ ناکرێت لەژێر هیچ هەلومەرجێ ئێمە شاید ئەوەش هەیە لەگەڵ کام خیا بۆ پشتیوانی لەقسەکانی جەنابێت ئێمە قتەیدی ئەوەشەکەین جاروبار لەنا ئەم خۆپیشاندان و هەلومەرجەنە هەموارانی کە تێک بێت دەستی وڵاتانی منتیقەکە دەستی هێزی نەیاری هەرێمی کوردستانی تایە بەڵام ئەوە لە هەموو دنیا ڕەنگە وارد بێت بەڵام قسەکەوەیەکە بەشێکی زۆر لەمانە خەڵکی بزوتنەوەی سەندیکالیستی بزوتنەوەی چە بزوتنەوەی شۆڕژگەڕانە بزوتنەوەی نیشتیمان پەروەرن داوای سادەترین مافەکانی خۆیان لە خەڵکی کوردستان دەکەن کاکەنوەرێوە لە قسەکانتان ئاماژەتان بەوە کرد کە ئۆپۆزیسیۆنی باکووری کوردستان و هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان لەیرەن و ئەوە بەتاندازەیەک بە پێ و شتانش کە بڵاو بووتەوە و حتمەن ئەخیرەنیش بینیتانە حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە ئەو هێزانە بە تایبەت هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو شوێنانەی وە لێ نیشتە جێبوون بەجێ بێڵن و بچن بۆ شوێنێکی کە و ئەوە دوای ئەوەی کە باقری سەردانی ئێرانی کرد تەبەن کۆبوونەوەکە پێشتر بووە بەڵام دوای ئەو باقری جێگیری یا وەزیری دەرەوەی ئێستەی ئێران سەردانی کرد ئەوە دیسان دووپات کراوە لە مۆردی هێزەکانەوە هەروەک حتمما ئاگاداریشتن کوردەکانی دەرەوەی کوردستان بە تایبەت لە پاریس لەوێ لە نامەیەکە ئەو بۆچوونەوە یا ئەو داواکاری هەرێمی کوردستانیان شەرمەزار کردووە و داوایان کوردەکە و هێزانە بە هەڵسوڕانی خۆیان درێژە بدەن و لێ بمێننەوە لەم بابەتەوە پێم خۆشە بزانم ڕای ئێوە چییە ئایا ئەوە شتێکی حەقەکە ئەبێ و هێزانە ئەبێ بەجێ بێڵن ئەوانە چیان کردووە بەشێکی هەرە زۆر لەو دەستور و شتانەی کە دراوە لەو تەواوەتخانەوە کراوە بەڕێوە چووە هێزی نظامی نەماوە هێز لەسەر سنوورەکان نەماوە هێزی نظامی لەسەر سنوور نەماوە لە هەرێمی کوردستان هێرش ناکرێتە سەر ئێران و ئەو هێزانە وەکو هەر وڵاتێکی تری دنیا هەڵسوڕانی سیاسی خۆیان نەکەن و
کاری کولتوری و فێرکردن و سیاسی خۆیانەکەن کێشەکە چییە؟ لە ڕاستیە بەهۆی فشارەکانی ئێران و تورکیاوە لەسەر هەرێمی کوردستان سەرەتای ئەم بابەتە دەتوانم بڵێم 2 ساڵەوە پێش ڕێکەوتنێکی ئەمنی لە نێوان تاران و هەولێر و بەغدا ڕێکەوتنێکی ئەمنی کراوە کە یا با بڵێن بە تایبەتی لە دوای سەرهەڵدانی شۆڕشەکانی ژینە لە ڕۆژهەڵات و بە دوای کێشە و ئاوەز و قەیرانەکانی نێوان پێکەکە و تورکیا هەردوو لایەن ئەم مەرجانیانەوە ئەوەندەی پەیوەندی بە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هێدۆی ئەو ڕێکەوتن نامە ئەمنیە کە لە نێوان هەر سێ لایەن ئیمزاکراوە لایەنی دووهەمی تەرەفی دووەمی کێشەکە یانی حکومەتی عێراق و هەرێمی کوردستان ئەو ڕێکەوتنیان ئیمزا کردووە کە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نابێ خەباتی چەکداری بکەن و نابێت لە هەرێمی کوردستانەوە هێرش بکەنە سەر سنوورەکانی ئێران و لە هەمان کاتا زۆر شتی تر و تەنانەت دیواربەندێکی 200 کیلۆمەتری لە بینی عێراق و هەرێم و ئێران دروست بکرێت و زۆر بابەتی تر بە دوای لە ماوەی ئەو 2 ساڵەیە حکومەتی هەرێمی کوردستان چەندین جار لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆبووەوە و داموزانی کردووە و هێزەکانی ڕۆژهەڵات ئەوەندەی بزانم کە ئامادەیان نیشانداوە بۆی کە خەباتی چەکداری ناکەن ئۆردوگاکانیان بۆ هێزی چەکدار کار پێ ناکەن خەباتی مەدەنی و میدیایی و ژیانی ڕۆژانی خانەوادەکانیان تێبەڕێوەچێت ئەمە ناوبەناو گەرمە بێتەوە و دیسانەوە دێنەوە سەر خەتکە لەم هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئۆردوگاکان چۆڵکەم بچنە کەمپی زۆرە ملی یا کەمپێکە لەلایەن حکومەتی هەرێمە یان UN یان حکومەتی عێراقیەوە باڕێوە بێت لە ڕاستیە ئەوەی ئەو ڕاگەیاندنەی کوردەکانی پاریس خوێندەوە من یەک ملاحەزەم لەسەری هەبوو جینا بەیاننامەکە بەرحەقەت ئەوەیە کە ڕووی ڕاگەیاندنەکە تەنها لە یەک لایەنە کە لە کاتێکە حکومەتی هەرێمی کوردستان ینی هەردوو لایەنەکە لەم بابەتە هەن بۆ وەزیری ناوخۆ نوێنەرایەتی حکومەتی هەرێمی کوردستانەکە لەو ڕێکەوتنامە ئەمنیەیە کە هەرچەندە هەردوو نوێنەرەکە چ نوێنەری کاگرێ بەرەحمەد وەزیری ناوخۆ و چکاک کاوە ئەحمەد کاکیوە ئەحمەدی نوێنەری زۆری سەوز و کاکیوای نوێنەری زۆری زەر هەردووچیان تا ئێستا موقیفیان دروست و تەندروست و مامەڵەیەکی دروست بووە کە مامەڵەیەکی دۆستانە بۆ ئێمە جۆمەلیە بوو کاگرهبەر لە یەکێ لە کۆنفرانسەکان هەوتی ئێمە هەرگیز ئەمادەنین ئامانە بە تیرۆریست بناسین و شاریان بخەنە سەر هیوادارم کە بە نەتیجە ئاوا بێت بەڵام قسەکەوەیە کە ئێستا حکومەتی هەرێمی کوردستان نابێت بچێتە ژێر ئەو فشارانەوە کە داوای چۆڵکردنی ئەم ئۆردوگانەکە چونکە ئەمانە پێشتریش وتم هەیە ئەمانە هێزێکی نین ینی هێزێکی برسی نین لە پێناو ناناڕیان نەکردووە لە هەرێمی کوردستان نیشتە جێبن تا تۆبیان خەیەکەم پێکەوە ئەمانە هێزی شۆڕژێرن لە ئۆردوگاکانیان بۆ بەلادێ لە سنووری سلێمانی و هەولێر بۆ بەلادێ لەگەڵ فەڵکێتێکەڵا بوون هاوادانیان کردوەوە خزمەتگوزاریان بۆ دابین کردووە و هیچ کێشەیەکیان نە بۆ خەڵکەکان نە بۆ سنوورەکان دروست نەکردووە و لە هەمان کاتا پێم وایە کە مەسەلەن پێویستە خەڵکی باشووری کوردستانیش لەم بابەتەوە پشتیوانی بکەن لەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان نابێت بچێتە ژێر فشارێکی ئاوە نابێت بچێتە ژێر فشارانەوە کە تورکیا و ئێران دروستیان کردووە لە کەمپەکانی خۆیانیان لە ئۆردوگاکانی خۆیانیان بمێننەوە. چی کراوە کاک ئەنوەر بۆ ئەو بابەتە؟ چی کراوە؟ مەسەڵەن بڵێن ئەو نامەی سەر ڕایوەڕخنەوەیەوە گرتووە نامەیە لە پاریسەوە هاتۆ کوردەکان من یەک دوو نەفەریشم بینیوە بە تاکە کەس ڕای خۆیان دەربڕیوە لە هەرێمی کوردستان بەڵام بۆ ئەوە ببێ بە شتەیەکی زەماوەری ئێمە بۆ خۆشتان ئاماژتان پێکەن خەڵکی کوردستان زۆر بابەتەوە بە هانا یەکترینەوە هاتوون لە ناخۆشیەکانە لە کاتی شەڕا لە زۆر بابەتەوە لە کاتی هاوارەیە چی ئەبێ بکرێت بۆ ئەو پشتیوانیەکی کۆمەڵایەتی بێت ئەگەر ئێوەش بۆ جۆر بۆ خۆتان ئاماژەتان کرد ئەو هێزە سیاسیانە هیچ گرفتێکیان دروست نەکردووە ئەو تێکەڵاوی خەڵکیش بوون و بگرە یارمەتی خەڵکیشیان داوە لە ڕاستیەکان هێما ئەبێ ئەم بابەتە بێ بە مۆزوعی خەڵکی باشووری کوردستان و بێ نخبێ ڕۆشنبیری و خەڵکانی
دیموکراسی خواز و ئازادی خواز و خەڵکانێک کە پشتیوانی لە خەواتی پارچەکانی ترەکەن قسەیان هەبێ بۆ چوونیان هەبێ بێنە مەیدان و مەسەلەن هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەیەوە ئەگەر هەر هەوڵی نێتێکی هەبێ بێ پاشەکشەی پێ بکات و لەگەڵ ئەوەیە پێم وایە خەڵکی باشووری کوردستانیش بە جۆرێک لە جۆرەکان قەرزداری خەڵکی ڕۆژهەڵات و هێزەکانیانن و لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەم هێزانە لە سەردەمی حکومڕانی خۆیانە و لە لێقەوماوەکانی خەڵکی باشووری کوردستانە لە ڕاپەڕینە لە سیوێکی ئابە لە ئەفشاری بەعس و لە کیمیاباران و هەمە خەڵکی باشووری ڕۆژهەڵاتی کوردستان باوەشیان بۆ خەڵکی هێرە کردوتەوە و ئێستا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان یان با بڵێم منیش پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک ئیجازە نادا پاسپۆرت و ئیقامەیان هەبێ و ئیجازە نادا وەکو هاونیشتیمانی سیر بکرێن و ئیجازە نادا وەکو خەڵکی باشووری کوردستان بەهرەمەند بن لە زۆر بابەتی تر و دەست ینی گوڵی بۆ ڕانەخستون و لە باوەشی نەگرتون و مناڵەکانیانی لە سەرماوگەرمان نەپاراستون لەبەر درۆن نەیپاراستون و بە 300 کەسیان لێکی لۆرکراوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا و جەنگی مەسەلەن داکەکانیان سوتاوە و گلەیان هەیە ئەگەر ئەوانەیان بۆ ناکەن ئەوانیان بۆ ناکرێت گوڵیان بۆ ڕاناخن باوەشیان بۆ ناگرنەوە نانی گەرمیان نادەنێت بێوازیان لێنن با لە ئۆردوگاکانی خۆیانە بەم حاڵی خۆیان ڕازین لەژێر خانوویەکە کە دۆپا کاکەزستانان سارد و هاوینان گەرمە کە وەکو پێویست ژیان نییە و ڕەنگە ژیانیان لە خەڵکی دادەکانی کوردستانیش خراپتر بێت مەسەلەن خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان داوا کارکاکە دێک ئەوانیان بۆ ناکەن باوەشیان بۆ ناکەن و گوڵیان بۆ ڕاناخەن دەیمایان کوژن دێکاکە فشاریان مەخەنە سەر مەست نەژێر داوای وڵاتانی منتقەکەەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لەم بارەیەوە تۆ زەفیرەتی هەبێ ئەبێ مەسەلەن ئەمانە لەبەر چاو بکرێ مێژوو ڕابردوو لەبەر چاو بکرێ نایان خاتە ژێر فشارەوە یعنی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ حاڵەتێکە نەچێتە ژێرباری ئەم داوایانەوە و بەدانووسان حەلیکا لەگەڵیان ئەگەر خەباتی چەکداریان کرد حەقی خۆیەتی دەریان کرد ئەگەر کێشیان بە حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە کە نەیان کردووە ئەگەر مەسەلەن داوای ژیانێکی خوشگەزەرانیان کرد وەکو پاشاکانی هەم وڵاتە بۆیان نەکات ئەگەر داوای ڤێلا و قسوور قەسر و ژیانێکی زۆر ئەکەم وەکو خۆیان بۆیان نەکات بەڵام ئەمانە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکانی هەرێمی کوردستان ئەمانە هێزی شۆڕژگێڕن ئەمانە خەڵکی مبارزن ئەمانە داکۆچی لە خەڵکی ڕەشوڕوود و بەژمێنەت و زەحمەتکێشی ڕۆژهەڵاتی کوردستانەکەن ئەمانە خەڵکی چەند و خۆمەلیسن داوای ئازادی و بەحەق و ژیانێکی شەرافەتمەندانەکەن ئەمانە هەر ئەم هێزانن هەڵس و کۆتەکانی ئەم هێزانە هەر ئەم هێزانەیە کە یەکێتی پارتی لە خەباتی شاردی عایانە کرد بۆ پشتیوانی بۆ مافەکانی خەڵکی باشووری کوردستان بۆ بەهرەمەندبوون بۆ خۆشگوزەرانی بۆ دنیایەکی سۆسیالیز و ئازادی دەیباش ئەمانیش هەرەواکەن ئەمانی شەرەواکەن خۆ کە تۆ چۆن ڕێگا بە خۆت یان خەیە کەم پێکەوە کاتێک گەزانی ئەمانە ئەگەر لە تۆ باشتر نەبوو وەکو تۆ شۆڕشیان کردووە ئەمانە ئەگەر لە هەر حاڵەتە بە هەزاران قوربانیان داوە لەم پێناوەدا بە دەیان هەزار بنەماڵی شەهیدیان هەیە مەسەلەن چۆن نەتوانی ڕێگری لە کۆمەڵە بکەی بڵێ وەڵام منەت خەمە کەم بۆ تەنها نانت دەیەوێت ئەخ باش ئەمە یعنی بە جۆرە لە جۆرەکان پارادۆکسی هەیە لەگەڵ ئەو دیعایەکە ئەم هێزانە ئەیکەن کە ئێمەدا پشتیوانی لە خەباتی پارچەکانەکەین کە ئێمە هاوپەیمانین کە ئێمە خوێنمان تێکەوە کە ئێمە دەست لە هەفتوار پارچەی کوردستان بەرنادەین کە ئێمە داوای دەوڵەتی کوردیەکەین کە ئێمە داوای خۆشگوزەرانی بۆ هەر تاچی کوردستانەکەین لە دنیاە ئێتۆ نیە بە تەنیش خۆتەوە قبوڵ نییە ئێتۆ نیە بە تەنیش خۆتەوە هەر ڕۆژە فشاری یەخەیتە سەر هەموو یاری بۆ ئیخامە تازەکردنەوەیە تۆ ڕۆژانە 100 گێرەوکێشەی بۆ دروستەکەی و لە بازەکان 100 گێرەوکێشەی بۆ دروستەکەی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت دەست لەم کارانە هەڵگرێت بەڕاستی چ دژی کۆمەڵە چ دژی دیموکرات چ دژی پەکەکە یعنی بۆ سومعەی تاریخی و سیاسی و ئەخلاقی حکومداری خۆی خراپە بۆ مێژوویەک کە 50 ساڵە 100 ساڵە بانگەشەی بۆکە بۆ ئازادی و دیموکراسی پشتیوانی لە براکانمان خراپە و ئەمە هەر ڕەنگە هەر دەست بۆ هەر کارێک بەرێ حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم هێزانە بە تەفاهم و تێگەیشتن و خواستی ئەم هێزانە نەبێ پێم وایە لە ڕووی تاریخیەوە ئەکەوێتە بەر ڕەخنەی تاریخی
وەکەوێتە بەر ڕەخنەی خەڵکی باشووری کوردستان و ئەو پەیوەندیە سەمیمانە و دۆستانە و خۆشەویستی و محبەتەی بە نێوان ئەم پارچانە هەیە تێگەچێت و ئەمە جێبەجێکردن لە بەشێک لە پلانی داگیرکەران و یعنی حکوومەتی هەرێمی کوردستان نابێ ئەم کارانە بکەن، نابێت چاوپۆشی لەو دیرۆز کارەکە کە لە شەقامەکانی سلێمانی هەولێرەکرێت، نامێت بندا بۆ هەر خواستێکی ئەم وڵاتانە چی پێشکەشەکەن ئەم وڵاتانە خۆ چی نەماوەدەی کرد خۆ هەموو شتێکیان کردووە نەوتەکەی نایڵن بیفرۆشی بودجە و میزانی خەڵکە نایڵن قوتی خەڵکە ناهێڵن هەرچی بۆیان بکرێ کرد لەبەرەوە نابێت لە هەر بیانویەکە بیانوێ برێ بەدەستەوە و قسەکەش بوو بە حکوومەتە قسەکە ڕوو بە شەخص نییە نابێت یعنی خەڵک لەبەر ئیمتیازی شخصی خۆی خەڵک لەبەر وجودی دەسەڵات و بوونمانەوەی خۆی دەست بە هیچ نەپارێزێ و هەموو شتێکی هیچ شتێکی بۆ خەتی سوور نەبێت و ئەم هێزانە بە نەزەری من ئەگەر کلەیەک لەسەریان هەیە کە بێگومان کەموفڕیان هەیە بەڵام ئەبێ بە دانوسان بە تەفاهم بە ڕێکەوتن بە ئیمزاکراوی لەگەڵیان ئەوە بکات نەک هەر ڕۆژە دیانێتیان پێ بگرێت یعنی بە نەزەری من ئەم کارە کارێکە کاری خەڵکی کوردستان لەسەری بێنە دەی و ئەبێ پشتیوانی لەم هێزانە بکەن و لە هەمان کاتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکێتی کە بیان پارێزێ ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە بیان پارێزێ نابێ بهێڵێ ڕێگادا یەک کەسیان خوێن لە پەنجەی ئەمە ئەرکی ئەخلاقیەتی و بەدەر لەمە نابێ هیچ ئەنگاوێکی هەڵبێت. بەڵێ کاک ئەنوەر لە لایەکی تری شۆ مۆزوعێکی تر هەیە ئەوی شەوەیە کە ئەو کاتیش مەڵبەتە زۆر نەماوە لە بابەتەوەیە کە ئەم هێزانە لە ڕێگەی یوئنەوە پەیوەندیان گرتووە و بەشێکی زۆر لە کەسوکار و خانەوادە و ئەندامان و هەمووانەی وە لە هەرێمی کوردستانی سەجێبوون لە ڕێگەی یوئنەوە ناویان هەیە و هەوڵیان داوە بە پێی ئەو بڕیارانەی وایە دیاریەکە چنە پێشەوە ئایا ناکرێت هەرێمی کوردستان لە ڕێگەی یوئنەوە بێت هەتاکۆەوەی لە ڕێگەی لایەنێکی تری وەکو ئێرانەوە مەسەلەن لەگەڵم هێزانە کەوێتە گفتوگۆ بەڵکو یوئن بکاتە وڵاتی یەکگرتووەکان بکاتە کاناڵێک بۆ ئەوەی لەیەوە بتوان ئەگی گیرروگرفتێکیان هەیە گە پرسیارێکیان هەیە گە ڕێگەیەک هەیە کە بۆوانیان ڕابگەێنن. کام لە ڕاستی یوئن یەکگرتووەکان دەخالەتی کردووە لە بابەتەوە قسەی هەبووە بەڵام کارمحە من نازانم بەڕاستی یوئن چیەکە ڕەنگە یوئن ئەو پرسیارە بکە بڵێ کاکە ئەمە هاوشتیمانی خۆتانن ئێوە بۆ مامەڵەیەک دروستیان لەگەڵ ناکەن پێیان گەڕندا لە ئۆردوگاکانی خۆیان بمێننەوە و با خەباتی چەکداری نەکەن و ئێمەش لەوانەیە ئێمەش پشتیوانیان دەکەین پشتیوانی مادی خۆراکی بەڵام خۆی قسەکەشیان منطقیە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی بێ دەست بە بەو کارە بۆچی بێ پەنا بۆ یوئن بدەێت خۆمانە مەترسینی نە لەسەر هەرێم و نە لەسەر سوورەکان خۆمانە بڕیاریان نەداوە خەباتی چەکداری بکەن و مەترسی دروستکەن خۆمانە بڕیاریان نەداوە مەسەلەن هیچ تەفاهومێکیان نەبێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق رازین بە بەوەکوتم بە دانوسانێک خۆ ئەگەر نەتەوە یەکگرتووەکان دەخالەت بکاو پشتیوانی لەم ئۆردوگایانە بکە بە دروستکردنی بێداشت و قوتابخانە و یاریگا و یعنی بیکا بە شوێنێکی مەدەنی دوور لە چەکداری هیچ کام لەم هێزانە مخالف نیە هیچ کام لەم هێزانە مخالف نیە یوئن سەرپەرشتی بکە و یوئن بتوانێت ئۆردوگاکان ئاوادان بکاتەوە و سەلامەتی خەڵک بپارێزێت پێم وایە بە هەموو ئەو مەرجانەی لە یەکگرتووەکان رازین ئەم هێزانە بەڵام قسەکەوەیەکی ئەوان داوای شاری ترەکەنەوەنەوە نەبێت تۆ بچیتە کامپێکەوە ئێمە ڕۆژانە دوو سێژەم نادەدەین ئەمە بۆ خەڵکی شۆڕژگێر دەست نادا ئەمە بۆ خەڵکی غەزە دەسەدادا کە بۆتە قوربانی شەڕی حەماس و ئیسرائیل وەکو قوربانی بەڵام ئەمە بۆ خەڵکی شنگال دەسەدا کە لەلایەن داعشەوە قەتڵ و عام کراوە برسێتی بەڵام ئەمە بۆ هێزی شۆڕژگێر لە هیچ کوێگنیان نییە یعنی نموزەجێکی وا نابینی هێزی شۆڕژگێر دەست بەسەرکەی دای ماڵی لە هەستی چەبوون و نەتەوەیی بوون و شۆڕژگێر بوون ئەمانەیانی داماڵین لەم شتانێک ئەمە زەحمەتە تۆ بتوانی ئەم ناسنامە سیاسی و ئەخلاقی و شۆڕژگێرانە لە پێشمەرگەیەک لە کەسێک بسێنێەوە کە چەند ساڵە 50 ساڵە قوربانی بۆدا و خەباتی بۆکە
20,000 کەس لە پێناوی شەهید بووە تۆ ئەمە داماڵی لەمە تەجریدی کە ڕووتی کەیتەوە لە هەموو ئەمان و بیخەیە کەمپێکەوە ئەمە ممکن نییە ئەمە زۆر قورزەکەوێت لەسەر هەر کەسێک لەسەر هەر هەنگا لەسەر هەر حیزبێک لەسەر هەر هێزێک ئەم کارە بکە گرفتەکەش لە چییە؟ گرفتەکە لەوەیەکە ئێمە کاتی خۆی شایەدی ئەوەی کە 2000 پێم وایە 2013 یا 2016 حکوومەتی عێراقی قەپڵانی مجاهدینی خەڵقی کرد لە کەمپی ئەشرەف و لە ڕۆمادی برچۆچر دەریکردن ئێمە وەکو ئینسان پێمان ناخۆش بوو وەکو ڕۆژنامەنووس پێمان ناخۆش بوو چەندە ئەوان مەسەلەن دژی خەڵکی کوردستان لە پاڵ بەعەز بوون بەڵام قسەکەوەیە ئەمە جیاوازە ئەم هێزانە خوێن و خەبات و تێکۆشانیان تێکەڵاو بۆ ژن و ژنخوازی هەیە لە بینی ئێرە پەیوەندی کۆمەڵایەتی هەیە پەیوەندی ڕۆحی هەیە پەیوەندی ئەدەبی و هونەری هەیە پەیوەندی تاریخی هەیە یعنی ئەمانە ئەبێ جیا بکرێتەوە کۆمەڵە فەرقی هەیە لەگەڵ سازمانی مجاهدین بەنظری ئەبێ ئەم تێڕوانینە حکوومەتی هەرێمی کوردستان هەزمیکە ڕاستە لە جێ فشار هەیە دقیقە حکوومەتی هەرێمی کوردستان لە جێ فشار هەیە دقیقە فشاری زۆر لەسەرە دقیقە دیانی زۆر پێگرن دقیقە هەڵەزگە و تەڵی زۆری بۆ دەڕانێن دقیقە بەڵام ئەبێ من نەدا بۆ هەر چونکە بەتەنها ئەگەر ئەم کارە جێبەجێکرێت بەتەنها ئەمە بەوە ناوەستێ بەکاری تر بەلەکێشە بۆ کاری تر حکوومەتی عێراقی با خۆی بێ نوێنەری هەبێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵی وێت نوێنەری هەبێ بۆ مەرجانی دایناوە بۆ ئۆردوگایەکی بێچەک چییە ئەم هێزانە من تایید یەکەم کە بێسێدو قبولیانە ئۆردوگایەکی بێچەک نائارامی دروست نەکات فشار لەسەر سنوورەکان دروست نەکات و ئۆردوگای نەفتوان خەباتی مەدەنی و میدیایی و ئینسانیانەوە بە شەرافەت و کەرامەتماندانە دیار بشین هەرەمەندایان دەوێت. بەڵێ زۆر سپاس کاک ئەنوەر بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا دووجار تەڵحانە لە خزمەتی جەنابتان هەبووین و زۆر سپاس بەڕاستی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ جەناب زۆر مەمنون. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەو جارێ بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم.